بەڵێ ئازیزان لەم تۆرەدا باز لە گرفتەکانی ئافرەتان دەکەین لە کۆمەڵگەی کوردیدا و هەروەها ڕۆڵی ڕێکخراوە ئیسلامیەکان. بێگومان ئافرەتانیش وەکو هەر توێژێکی تری کۆمەڵی گیر و گرفتی لەناو کۆمەلگادا بوونی هەیە هەر لە مافە سەرەتاییەکانیەوە کە خوێندنە زۆرجار ئەم ئافرەتانە ڕێگەیان پێ نادرێت کە خوێندن تەواو بکەن و بە شێوازێک لە شێوازەکان بڕوانامەیەک و ئەو بەشێکی خۆیان ئاەوێت تەواوی بکەن و بەدەستی بهێنن و زۆر جاریش لە دوای تەواوکردنی خوێندن لە دەرفەتی هەلی کاردا هەندێک ڕێوشوێن یاخود هەندێک مەرج ئەدرێت بەسەر ئەم ئافرەتانەدا کە نەک ئافرەتە سفورەکانیش لەوانەیە ئەو مەرجانە قبول نەکەن. بێگومان ئەمانە بەشێکی کەمن لە گرفتەکانی ئافرەتان لە کۆمەڵگەی کوردیداوە کۆمەڵێک گیر و گرفتی دیکەش بوونیان هەیە کە زۆر جار ئەم گیر و گرفتانە یاخود زۆر جار لە پەروەردەکردنیشدا دەیانەوێت بەلای عقارێکی دیکەدا بن بەڵام زۆرێک لە ڕێکخراوە ئیسلامیەکان توانیویانە کە پەروەردەیەکی باشی ئەم ئافرەتانە بکەن دووبارە بیان هێننەوە سەر ڕێگە ڕاستەکەی کە پێغەمبەر دوودی خوای لێبێت فەرمانی پێکردون کە ئافرەتان چۆن دەستێکی باڵایان هەیە لە کۆمەلگادا و دەتوانن کۆمەلگا بەرەو پێش بەرن و دایکی کۆمەلگان و دەتوانن پەروەردەیەکی باشی نەوەکانی داهاتوو بکەن. گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر گیر و گرفتەکانی ئافرەتان لە کۆمەلگای کوردیدا و هەروەها بزانین ڕێکخراوە ئیسلامیەکان چۆن توانیویانە دووبارە ڕێڕەوی ڕاست پیشانی ئەم ئافرەتانەی کۆمەلگای ئێمە بدەن بە میوانداری زۆر بەڕێز خاتوون نەسرین غەفار چەلەکوانی مافی ئافرەتان کە لە ستودیۆکانمان لە هەڵبجە لەگەڵماندایە. سڵاوت لەبێت خاتوون نەسرین، ئەم کاتت باش، زۆر سپاس بۆم دەرفەتێکە پێداوین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. زۆر دەستخۆشین بۆ کەناڵی ئاسمانی پەیام هەیە بۆ پەیامی ڕۆژ کە واتوانیان میوانداری ئێمە بکەن. ئێمە وەک ڕێکخراوەکانی خوشکان لە کایەی سیاسی ناوگۆڕەپانی کوردستانە کە کارەکانمان کردووە جێدەستێکی گەورەمان نەبووە لە هەموو شوێن و مەکانەکانە جێدەستمان نەبووە پەروەردەمان نەبووە خزمەتمان نەبووە بە تایبەتی پەیامی پیرۆزی ئیسلام کەوا گەیاندومانەتە تاک بە تاکی خێزانەوە. ئێمەش ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی کوردی بۆ مێژووی ئیسلام سیر ئەەکەین ئافرەت لەم کایە پشکی گەورەی پێبراوە بە تایبەتی پەروەردەیەک وای کردوە پەروەردەیەکی تاکی خێزانی بتوانێت پەروەردەیەکی تاکی خێزانی بتوانێت کەسانێکی گەورە بێنێتە کایەوە بێنێتە کۆمەلگاوە بە تایبەتی لەسەر دەستی ئافرەتێک دایکێک توانراوە کەسایەتێک گەورەکان لە ڕووی سەربازیۆ لە ڕووی ئاینیۆ هەموو ئەو کەسانە بێنە کۆمەلگە و بتوانن خزمەتێ بکەن و جێدەستیان بیا بێ و کۆمەلگە بەرە و ئارامی و ئاسوودەی و خۆشبەختی بەرن. ئێمە وەک ڕێکخراوی خوشکان ئامانج و هەدەفمان پەروەردەیە پاراستنی خێزانە خزمەتکردنە و الحەمدولله جێدەستێکی گەورەمان دیار بووە بە تایبەتی ئێمە لە بازنەی هەڵەبجا لە پارێزگای هەڵەبجا کە لە مێژە لە سەحوەی ئیسلامیەوە دەستمان پێکردووە و پەروەردەکراوی ئەو سەحوە بووین و ئێستا جێدەست و ڕنگدانەوەمان هەیە لە ناو کۆمەلگا و چەندین گەنج و لاوی ئەم وڵاتەمان پەروەردە کردووە بە پەروەردەیەکی جوانی ئیسلامی کەوا بەهاو ئەخلاقی کۆمەلگای ئێمەی پاراستووە کەلتوری ئێمەی پاراستووە بەڵام بەداخەوە ئێستا لەم سەردەمەیە کۆمەڵێ ڕێکخرا و بەناو مافی ئافرەتان لە ژێر ناو بریقەدارە هاتوون کەوا ئەیانەوێ ئەم مافە جوانە گەورە شایستەیە کەوا قەدرێکی ڕێز لێگیراوی تایبەتی بە خێزان بەخشیوە بە گەنجانی ئێمە بەخشیوە بە ناوی بریقەدار بێن و ئەم ناوەی لە ژێر ئەم ناوا لێبسێنەوە بە تایبەتی ئەمەش بیرۆکەی غەرب و ڕۆژ ئاوایە کە خۆیان هەڵوەشاونەتەوە لە ئاستی خێزانە و بەرەو هەڵدێر ئەچن و ئەیانەوێ ئەم هەڵدێرەش بێنە ناو کە لە توور و کوردەواری ئێمەوە بەڵام کوردەواری ئێمە هەڵقوڵاوی دینی پاکی ئیسلامە کچ و دایک و خوشک و کیچۆڵەکانی ئێمە گۆچکراوی دینی پاکی ئیسلامن پەروەردەکراون کەوا بتوانن ئەداب و ئەخلاقی کوردەواری و خێزانەکانیان بپارێزن. بۆیە سەیرەکەی پابەندبوونی ئیسلام سەیرەکەی کەوا ڕێزێکی گەورەی لە ئافرەت گرتووە بە تایبەتی لە دایک کەوا پێغەمبەری لە هەموو حەدیسەکانە لە ئاەتەکانە ئاماژەی بە ڕێز و شکۆی ئافرەت داوە کەوا ڕەزامەندی خوا و ئافرەت بەندە بە بەهەشتەوە. خاتوون نەسرین لە کۆمەڵگای کوردەواری ئێمەدا ئێوەکو چالاکوان لە بواری مافەکانی ئافرەتان پێتان وایە کە ئەو بە دیاریکراوی ئەو کێشە و گرفتانە چین و کێ بەرپرسە لەوەی کە ئافرەتان
مافەکانیان زەو دەکرێت و تووشی کێشە و گرفت دەبن و هەروەها لەگەڵیشیدا هەوڵ نادرێ و کێشە و گرفتانەی ئەو زوڵم و ستەمانەی دەرحەق بە ئافرەتان دەکرێت چارەسەر بکرێت. بەڕاستی ئەمڕۆ دەسەڵاتی کوردی وای کردووە حەق و مافی هەموو چینەکان بخوا بە تایبەتی ئافرەتان کەوا ئەوانیش بەشێکی گەورەی کۆمەڵگەن نیوەی کۆمەڵگەن هەم دایکن هەم خوشکن هەم کچن بەڕاستی گەنجێکی لاوەکەوا خوێندن تەواوەکە بە زەحمەت و بەو پەڕی ناڕەحەتی لە دایک و باوکێکی کرێکارەوە خوێندنێک تەواوەکە شەهادەیەک بەدەستێنێ بەڵام سەرنجام ئێتەوە ماڵ و هیچ مەسیر و داهاتێکی لە وڵاتە دیاری ناکرا. وڵاتی ئێمەش عێراق بە تایبەتی بە وڵاتێکی گەنج ناسراوە بەڵام زۆر بەداخ و ئەسەفەوە کە دەسەڵاتی کوردی ئەمڕۆ بە تایبەتی ئەوەی برایی پێنەدابێ و لە ناوی بردبێ گەنجانی ئێمەیە چونکە گەنجانی ئێمە هاتوین وەکو ڕێکخراوە ئیسلامیەکان کەوا ئەوە پڕ بکەینەوە نەیەڵین ئەو گرفتە گەورە و ئەو کەلێنە گەورە لە ناو گەنجانی ئێمە و کچانی ئێمە دروست بێ پەروەردەیەکی جوانی ئیسلامیمانێناوە لێتان ناشینەوە ساڵانی پێشوی سەیرەکەین کەوا خوێندن و پرۆگرامی پەروەردەیی بەو ئاقارە نەشیا و ناشری نابراوە و قوتابخانەکان داخراوە سەیرەکەی لە خەدەمات هیچ خەدەماتێک نییە لە ناو قوتابخانەکانە کچان ئەچنە ناو قوتابخانەکان لە زستانە گەرمکەرەوەیەک نییە سۆبەیەکدا ئەنرێ دووکەڵەکە غازەکە لە هاوی نافێنکەرەوەی نییە تەنانەش لە ئەدەواتی پێویستی ناو قوتابخانەکانە بەشیاوی گەنجی ئەم وڵاتە نازانن هەمویان بۆ سەرمایە پڕکردنی خۆیان و بۆ گیرفان و بەهەردەردانی ئەم وڵاتە بیر لە گەنجی ئەم وڵاتە ناکەن و داهاتووی ئەم وڵاتە لە دەستی ئەم گەنجانایە ئەم گەنجانە دواترەتانن ژیانی ئەم کۆمەڵگە و ئەم دەوڵەتە بەرەو بەرزی و بەرەو پیرۆزی ببەن ئەگەر بەداخەوە ئاوا بڕوا بەرەو هەڵدێر و ناڕەحەتی و خراپترە چێ بەڵام ئێمە هاتوین ئەم کەلێنەمان پڕ کردوەوە لە ڕێی ئەوەوە کەوا بتوانین کەلەتور و بەها و ئەخلاقی کوردەواری ئێمە بە تایبەتی لە کچانمانە ڕنگ بداتوە پەروەردەیان بکەین لە هەموو شوێنێکە لە سۆمای چاوانە لە نووری حیکمەوە لە ڕێکخراوەکانمانە خزمەتێکی باشمان کردووە لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی پڕکردنەوەی کەم و کوڕیەکانیان و بەڕاستی کچێکی تازە پێگەشتوو کە ئەچێتە ئاستەکانی خوێندن و زانکە و پەیمانگەکان و بە گیرفانێکی خاڵیەوە لەوێژ ئەوە جدیان و گوزەرانی ناو داخلیەکانە ڕۆژێ ئاگری تێبەرە بێ ڕۆژێ ئاویتیانە ڕۆژێ گەرمکەرەوەیتیانە لە هاوی نافێنکەرەوەیتیانە هەمووی قورسایی باری قرسی ژیانی سەر خێزانەکانی دروست کردووە خێزانەکانی ئێمەش لە بوارێکی ناڕەحەتی ژیانە ئاژین بە تایبەتی هەمانە کرێکارە بەڵام بەداخەوە زۆر ئەسەف بۆ حکومەتی کوردی کەوا ئەوانەیش موچەخۆرن وای لێ کردوون نەتوانن بژێوی ماڵ و مناڵەکانی خۆیان بە 3 مانگ بە 4 مانگ جارێ تەنانەت ناتوانن لە بازاڕە تەماتە و نانەکەش بۆ خێزانەکانی خۆیان دابین بکەن و بیەن و لە ماڵ و بە ئاسوودەیی لە پەنایە بژین و بتوانن ژیانێکی سادە و ساکار بەڕێ بکەن. باشە خاتو نەسرین ئەو گرفتانەی کە ڕووی لە ئافرەتان کردووە هۆکارەکەی چییە بۆ کۆمەلگەی ئێمە چ نەقسێکی هەیەوە گرفتەکانی ئافرەتان ڕۆژ بە ڕۆژ زیاتر بێت و زەق ئەبێتەوە؟ گرفتەکانی بەردەم ئێمە لەوە چێ زۆر بن بە تایبەتی ئەگەر لە خێزانە بێ ئێمەش زیاتر دوورکەوتنەوەمانە لە ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە ئەگەر سەیری ئاینی پیرۆزی ئیسلام کەین زۆربەی گرفتەکانمان چارەسەرە بێت دەسەڵاتی ئێمە نایە پابند بێ بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام و خێزانەکانیش بەرەو هەڵدێر ئەبا بۆ ئەوەی نەتوانێت کچانی ئێمە بتوانن خێزان پێک بێنن قورساییان لەسەر خێزان دروست کردووە ئەگەر ئافرەتێ نەتوانێت خێزانداریکە و بچێتە ناو خێزانەوە ئەو کاتە کۆمەڵگە دروست نابێ خێزان دروست نەبوو کۆمەڵگەش بەرەو هەڵدێر و هەڵوەشانەوە چێ تەکالیفەکانیان زۆر کردووە قورساییان لەسەر بژێوی ژیان زیاد کردووە یعنی کوڕێکی داما و کە بەیانی بچێ کرێکاریکە ئێوارە شتێکی کەمی دەستکەوتوێ 5,000 و 10,000 بە شاگردی ئەمە ناتوانێت خێزانداری پێ بابڕێەوە بەڵام لە کارتێکا شەهادەیەکی بەرزی وەکو قانونی هەیە شەهادەیەکی بەرزی وەکو ئەندازیاریەیە ئەم دەوڵەتە نەهاتۆ خۆ بژێویە بۆ ئەم خەڵکە دروست کا ئێمە لە دەشتی شارە زورە ئاژین کەوا دەشتێکی بەپیت و فراوان و جوانە تەنانەت حکومەت هیچ هینێکی نییە بتوانێت موادێکی پاک بێنێت خۆراکێکی دەندروست بخەینە کۆمەڵگا سیر ئەەکەی خێزانەکان لە ڕووی نەخۆشیش و ئەناڵێنن تەنانەت هەموو سێکتەرەکانی ژیانیان پەک خستووە ئیتر کەنجیش بێ ئومێد و نائومێد بووە لە وڵاتە ناچارە سەری خۆی هەڵگرێ بڕێ بۆ وڵاتێ کە بتوانێت ژیانێکی هەر سادەی تیا بکات. ڕاستە خاتو نەسرین لە کۆمەڵگای ئێمەدا زۆرێک لە ڕێکخراوەکان
هەوڵ دەدەن لە ڕێگەی کۆڕ و سمینارە و لە ڕێگەی میدیاکانیانەوە بە ناوی ڕۆشنبیری بە ناوی ئازادی ئافرەتان بەرەو ئاقارێکی دیکە بەرەو ڕێگایەکی چەوت و خراپ بەرن بەوەی کە وا بانگەشەی بۆ دەکەن وا بڵاوی دەکەنەوە کە ئەمە پێشکەوتنی کۆمەلگایە و ئەمە پێویستە ئافرەت بکرێتەوە بەڕووی کۆمەلگادا و بەڵام لە هەندێشتی دیکەیە سیرەکەی مافەکانی ئافرەت جێبەجێ ناکەن و ئەو زوڵمستەمێکی زۆر بەرامبەر بە ئافرەتان دەکرێت و لەگەڵشیدا بەشێکیان خۆشیان دەزانن کە ئافرەت وەکو کاڵایەک سێر دەکەن. ئێوەی ڕێکخراوی ئیسلامی تا چەند هەوڵتاندا و بەرپرسدانەوەتان هەبێ بۆ ئەم ڕێکخراوانە بۆەوەی کە ئافرەتانی کۆمەلگا ئەو ڕێگە خراپەی کە گرتویانە ئێوە لە ڕێگەی پەروەردەیەکی جوان بە باگراوندێکی جوانی ئاینی پیرۆزی ئیسلام بیگەڕێنەوە سەر ڕێگە ڕاستەکەی نێو کۆمەلگا و ئەو کولتورە جوانی لە کۆمەلگای ئێمەدا هەیە. بەڵێ ئێمە لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامیەوە کەوا لە هەموو بنگە و شوێنە و لقەکانمانە دەرزی تایبەتی پەروەردەی و پرۆگرامیمان هەیە بۆ گەنجان بۆ ئەوەی گەنجان بتوانن خۆیان بنیاد بنێن و هەڵ نەخلیسکێن نەکەونە شوێن ئەوانەی کەوا هیچ ماف و حەقێکیان لێ نییە تەنها سەرگەردانیان بۆ گەنجەکانمان هەیە تەنها دوورخستنەوەیانە لە خێزانەکان تەنها دوورخستنەوەیانە لە کار و فەرمانەکانی ناو کۆمەلگا گەنجێکی هەڵدێر بێنن کەوا هیچ ئاگای لە خۆی نەبێن نەتوانێت ژیانی ڕۆژانەی خۆی سەرەتایەکانی خۆی دابین بکە بەڵام ئێمە هاتوین هۆشارێکی زۆرمان داوە تاکەکانمان تێگەیاندووە کەوا پەیامی پیرۆزی ئیسلام ئەم ڕێگا و ئەم دروشمانەی هەڵگرتووە هەمووشی پڕ ناوەڕۆکن بەڵام ئەمانەی ئەوان هەموو بێ ناوەڕۆکن بە تایبەتی لە کاتێکا بە ناوی فێمێنێست و جەندەرەوە ئێن باسی لازمکەفازلی ئەدەن لە ئەوروپا و لە ئەمریکا خۆیان قیزەون بوون ئەیانەوەی ئێنی لێرە بەرگێک و کاڵایەک بکەن بە بەریا لای ئێمە جوانیکەن بەڵام ئێمە کە سەیرە بکەین بگەڕێنەوە سەیری خزمەت و ڕێزی خێزانکەین ئێمە دایکەکانمان هەتا بە تەمەنتر بێ لە لای ئێمە قەدرگران و ڕێزتر ئەبرێ و خزمەتی زیاتری ئەەکەین بەڕاستی ئەوان کە کاتی ئافرەتەکانیانەوە تا گەنج و جوان و جەستەیان کارەکات کە دوایی پەکیان کەوت بێکەس ئەمێنەوە لەسەر شەقامەنەکان ناچار ئەخرێنە ناوخانەی بە ساڵاچوانە و بێکەس ئەمێنەوە و لەویا ژیانێکی بە زەحمەت و ناڕەحەتی بەڕێبن بەڵام سەیری کوردەواری ئێمە کە کامەمان زۆر بە تەمەندر بێ 20 کەس قەدریەگرێت 30 کەس قەدریەکەی لەگەڵ پەنجەیەکی گەرمە بێ عەشرەتێ لە دەورێتی لەگەڵ پرسە و ماتەمینیەکانە هەموو کەس دوعای خێری بووەکە بەڵام کوا ئەمە مافە ئێمە داومانە ئەمە مافە ئیسلامیە نابێتی ئێمە هاتوین لە ڕێی وەڕنشۆپۆ لە ڕێی کۆڕۆ لە ڕێ سیمینارۆ لە ڕێی وانەی تایبەتەوە بە گەنجانمان پابندمان کردووە ئێمە ئەزانین ئاینی بەرزی پیرۆزی ئیسلام کۆمەڵێ مەرج و شڕوتی وەکو یەک بۆ ئافرەتان و بۆ پیاواندانا و وەکو ڕۆژوو وەکو نوێژ وەکو عیباتەکانی حەج وەکو ئەمانە هەمووی وەکو یەک مافی داوە بە ئافرەت بەڵکو و ڕێزی ئافرەتی کردووە لە کاتێکاکە حاڵەتی سروشتی بەسەر جەستایەت ئەوەیشی لەسەر هەڵگرتووە قورسایی لەسەر دانەناوە بەڵام ئێمە هاتوین لێرە ئەوە مافیەکە خوای پەروەردگار بە ئێمەی بەخشیوە لە هیچ شوێنێک ئامەنی ئەوان تا گەنجن ئیشیان پێکەن و دواتر کە سەکەنەت و مەسکەنەتیان نەمافرەیانە دەنە خانەیەک و شەنتەرێک و نازان شوێنێکی نەشیا و بە ژیانی ئەوان بەڵام ئێمە لە ماڵی خۆمانە نازمانە کێشرێ قەدرمانەیە خاوەن ماڵین تەڵەب و داواکاریمانێ هەتا ئافرەتانی ناو موسڵمان گەشتووەتە و ئاستەی نازیش بەسەر پیاوان ناکەن پیاوانیش نازیان هەڵەگرن ڕۆژانە تەڵەب و داواکاریەکانیان بۆ جێبەجێکەن ئەمە لە هیچ ئەدیانەکانیە تەنها لە ئاینی پیرۆزی ئیسلامی ئێمە ئەم ئەدیانە جوانەی بۆ ئێمە هێناوە و ئێمە تا قیامەت شانازی بەوە ئەکەین و من لێرەوە کە خەڵکی هەڵەبجەی شەهیدم و پازنەی هەڵەبجەم لە پارێزگای هەڵەبجە زۆر بە شانازی و ئەڵێم لێرەدا کۆمەڵێ لەو حاڵەت و خڕوقانانە لە ژێر سفرەوە بۆ لە ساڵانی داهاتوو ئەمەش ئەیگێڕینەوە بۆ سەردەمی سەحوەی ئیسلامی کەوا ئێمە پەروەردەکراوی دەستی ئەو سەحوە بووین تا ئێسش ئەلحەمدولیلا لە کایە و لە ناو کارە ئیسلامیەکانە و لە ناو پەروەردە ئەداب و ئەخلاقە بەهاکانی کۆمەلگا لە خزمەتی قورئان و حەدیث و سیرەی پێغەمبەری نازدارە توانیومانە ئەم ڕێگە ڕۆشنە بۆ خۆمان فراوان کەین و خەڵکانێکی زۆریش بە شوێن خۆمان نابێنین لە ناحیە و گوندەکان
ئەوانە ئەلحەمدولیلا ئێمە بۆ نمونە ڕێکخراوی سۆمای چاوانمانەیە لە دوو ڕۆ خزمەتەکەین ڕوویە دەستباری ژیانی بۆگرین ڕۆیەکیش پەروەردەکارێکین بەیانی نەتوانێت ئەم مناڵە خزمەتێک بە دایکی نەکاتەوە کە دایکی تەمەنێک خزمەت بە مناڵە ئەکا و تەمەنی خۆی لە پێناوی ئەم مناڵەدا ئەنێت وەلەولاوە ئێمە نوری حکمەمان هەیە نوری حکمە بەڕاستی جێدەستێکی گەورەی هەیە لە بەها ئەخلاقیەکانە لە پەروەردەکردنی قورئانە لە حەدیسەکانە ئێمە دوێنێ لێرە خێوەتگەیەکمان هەبووە بە ناوی نیر بۆ کچانی تازە پێگەشت و بەلایانی کەم و 100 دانە کچ لەوێ بووە 2 دانە ڕۆژی خەیاندووە 8 کۆڕ و سیمیناری تایبەتمان هەبووە بە کچان بۆ ئەوەی خۆیان بدۆزنەوە لە بازنە ئیسلامە شوێنی و هەڵگێر نەکەون سەرگەردان نەبن نەتوانن داهاتووی خۆیان لە ناو خێزانە دروست بکەن و خێزانێکی ئاسوودە و بەختەوەر تا ئەو پیاوان و کوڕانی ئێمەش بتوانن خزمەتێکی شایستە بەوان بکەن. خاتون نەسرین وەکو خۆش ئاماژەت پێ کرد گرفتەکانی ئافرەتان هەر لە خوێندنەوە هەتاوەکو زەواج و دوای زەواجیش گرفتەکان بوونیان هەیە ئێوە وەکو ڕێکخراوەکان کە ئەم گرفتانە ئەبینن و هەوڵتان داوە کێشەی ئافرەتان چارەسەر بکەن توانیتانە گرفتەکان بگێنن بەو لایەنی پەیوەندیدار؟ بەڵێ ئێمە چەندین دار ئەم گرفتانەمان بەس زۆر کردووە گەیاندومانە بە لایەنی پەیوەندیدار بەڵام زۆر بەداخەوە لایەنی پەیوەندیدار زۆر کەم تەرخەمە لە ئاستەمانە بگر و ئەیەوێت کۆمەڵگە بەرەو هەڵدێر ببا کۆمەڵگە لەم ئاستا نەمێنێتەوە تا تەڵەب و داواکاری لەوان بێ ئێمە گەنجانمان هەبووە لە ئاستی خوێندنا هیچی نەبووە کە هاتوین داواکاری لە حکومەت دەکەین حکومەت ناتانێت تەنانەت ئاوی نەو داخلیەکانیش دابین بکە بۆ کچەکانمان ئەمە کە مافێکی سەرەتاییە یعنی ئەم حکومەتە بەڕاستی هەموو مافێکی لە خەڵکی تاک بە تاکی ئەم کۆمەڵگە سندووە تۆ نازان بە چ ناوێک و ناوی حکومەتی لێ بنیت بەڵام ئێمە هاتوین لەژێر ئەوەی تاکێک پەروەردە بکەین لەسەر پێی خۆی ڕاوەستێ ئاینی پیرۆز بەرنامەی بێت بتوانێت خۆڕاگر بێ ڕوبەڕووی گرفتەکانی ژیان بێت و ئەلحەمدولیلا جێدەستمان نەبووە وە کۆمەڵێ خەڵک چۆن وتم پابەندە بە نوێژ و عیبادەت و ئێمە ئەزانین ئافرەتانی ئێمە کە مەرجێک لە مەرجەکانی ئاینی پیرۆزی ئیسلام پۆشاکەکەیەتی فەرزە لەسەری وەکو نوێژ و ڕۆژوەکەی پابەند بووە بەم پۆشاکە شەرعیەوە کە فەرزێکی ئیلاهیە و لەسەر ئێمەی داناوە بۆ ئەوەی ئێمە پاک و جوان ڕابگرێ لە کۆمەڵگا کەزانێکی دوژمن و ناحەز نتوانێت زەفەرمان پێ با ئێمە ئەم کارەمان کردەوە ئەلحەمدولیلا جێدەستێکی گەورەمان هەبووە لە خزمەتکردن لە لاکردنەوە لە خێزانە هەژارەکان لە لاکردنەوە لە نەخۆشە کەم دەرامەتان کەوا توانای نەبێت خێزانی ئەو نەکەم دەرامەت بێت دوو قوتابی هەبێ توانای عیلاجی دایکەکەی نەبێ بەڕاستی ئەمە جێ گریانە ئەمە جێ داخە ئێمە لەم وڵاتە پڕ سەروەت و سامانەیە وڵاتێکی ئاوا ینی خەڵکێک نەتوانێت عیلاجی ڕۆژانەی ئیتر نانە بەس داوای کردووە گریاوە دایکی وابووە بەس عیلاجی ڕۆژانەکە نانم ناوێت یعنی نەخۆشی وامانەیە بەس هاواری کردوە لەم مانگی پیرۆزی ڕەمەزانە وتوێتی نانی ئێوارە ناخۆم بەس دایوی نەخۆشەکەم بۆ بکڕێت یعنی ئەمە لە چ چەند گەڵستانێکە ئاژین بەڕاستی ئەم حکومەتە بۆ خەبەر نایە لە ئاست ئەم گەنج و لاوانە هەمووی گەنجێکی زۆر لە ماڵۆ کەوتووە یعنی ئەمە جێ ئەسەف و داخە گەنجێک نەتوانێت بڕواتەوە بۆ داخلی کرێ سیارەکەی پێ نەبێ بە گیرفانی خڕۆ خاڵی و بە مەعیدەی خاڵیەوە بگەڕێتەوە ناو داخلی ئەبێت چۆن بتوانێت عیلم و زانستێک وەربگرێت لە وڵاتەیە چ دڵێکی بە وڵاتە خۆش بێت دەستخۆش بە خاتون نەسرین زۆر سپاس بۆ نەسرین خەفار چالاکوانی مافی ئافرەتان کە لەم تەورە لەگەڵمانە بوو سپاس دەکەین